بۆ ئەوەی تەندروست بژین پێویستە شێوازی ژیانمان تەندروست بێ. زۆر جار هەندێک کەس دەڵێن ئەو شوێنەی تێیدا دەژیت بۆت دیاری دەکا شێوازی ژیانەکەت تەندروستە یان نا، واتە ئەو ژینگەی کە تۆ تێیدای ئەو بڕیار دەدا کە تۆ بە تەندروستی بژیت یان نا. بۆیە ئێمە لەم بەرنامەیە ئەمانەی وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە، ئایا ئەو هاوڵاتیانەی کە لێرە لە وڵاتی ئەمریکا دەژین شێوازی ژیانیان هەمووی تەندروستە؟ چونکە زۆر شوێنی تایبەت فراهەم کراوە بۆ وەرزشکردن، هەڵبژاردەکان لە خواردن جیاوازن لێرە. با بزانین تا چەند هاوڵاتیانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە شێوازێکی تەندروست ژیانیان بەسەر بێنن. هەموو مرۆڤێک دەیەوێت تەندروست بێت، دوور بێت لە نەخۆشی و ناخۆشی. زۆر بەشمان ئەوە دەزانین کە باشترین ڕێگە تا بتوانین چێژ لە ژیان وەربگرین بە تەندروستی هێشتنەوەی دەروون و جەستەمانە. بەڵام ئەوی گرینگە بیزانین هەڵبژاردننی ڕێگای دروستی تەندروست بوونە. چی بکەین تا هەمیشە هەست بە ئارامی بکەین و بتوانین ڕوبەڕووی فشاری کارەکانمان و بارودۆخە قورسەکانی ژیانمان ببینەوە. ئایا شێوازی ژیانی تەندروست چارەسەرە؟ زانایان و پزیشکان لە توێژینەوەکانیان هەمیشە باز لەوە دەکەن کە ئەگەر ئێمە تەندروست بین زۆر بە ئاسانتر دەتوانین چارەسەری کێشە و گرفتەکانی ڕۆژانەمان بکەین، چونکە تەنها نەخۆشکەوتن بە ڕێگردا دەدرێت لە بەردەم گەیشتن بە ئامانجەکان. لە وڵاتێکی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جگەلەوەی لە سیستەمی خوێندندا و هەر لە سەرەتاییەوە زانیاری تەندروستی دەدرێتە قوتابیەکان، هاوشێوەی زۆربەی وڵاتە پێشکەوتوەکانی تریش خۆڕۆشن بیرکردن بە زانیاری تەندروستیەکان تا ڕادەیەک بووەتە کەلتور. بەشێکی زۆری هاوڵاتیان گرنگی بە وەرزش دەدەن و کاتی خواردن و جۆری خواردن بە دروستی هەڵدەبژێرن. کاتەکانی نووستنیان تا ڕادەیەک دیاری دەکەن، ئەمەش بۆ ئەوەی بە تەندروستی بمێننەوە، چونکە نەخۆشکەوتن لەم وڵاتە جگەلەوەی هەستێکی ناخۆشە، سەردانیکردنی نەخۆشخانە و نرخی وەرگرتنی چارەسەر لە ئەمریکا زۆر گرانە. کامێرەی ساڕێژ لە چەند شوێنێکی وەک ڤێرجینیا و واشنگتن دیسی دەگەڕێت. دەمانەوێت لە خودی ئەو کەسانەی کە لێرە دەژین زانیاری دەربارەی شێوازی ژیانیان بزانین. لەم پارکەی نزیک واشنگتن پانتاییەکی زۆر ئامادەکراوە کە هاوڵاتیان بێنە ئێرە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و تەندروست. بەشێکیان لە شوێنی تایبەتی ڕاکردن ئەم وەرزشە دەکەن. هەندێکیان بە بایسکلەکانیان لەشێکی تەندروست بۆ خۆیان بەدی بهێنن. هەندێکیشیان لەگەڵ خێزانەکانیان بۆ وەرگرتنی تیشکی ڕۆژ نانی نیوەڕۆیان لێرە دەخۆن. نیتانیا ستەین بە ڕەچەڵەک خەڵکی باشووری ئەفریقایە. ماوەیەکە لە ئەمریکا دەژی. ئەویش هاتوۆتە ئەو پارکەی لەسەر پۆتامەک ڕیڤەرە. باز لە سوود وەرگرتن لەم جۆرە شوێنانە دەکات بۆ وەرزشکردن. من ماوەیەکە لێرە دەژیم، نزیکەی 2 ساڵ دەبێت لەم شوێنە کە بەشێکی ئارلینگتنە. ئەم جێگای تایبەتە بەڕاکردن. زۆر سەرنجڕاکێشە و خۆم زۆر حەزم لێیە. هەروەک دەبینی کەسانی ترشی لەیە کە بۆ پایسکی لێخوڕین هاتوون. هەفتەی ڕابردوو هەر لێرە مارەسۆنێکمان ئەنجامدا. سەرەڕای ئەوەی کە مارەسۆنەکە بۆ کۆکردنەوەی پارە بوو بۆ کاری خێرخوازی، بەڵام بۆ من هۆکارێکی دیکەشی هەبوو بۆ بەشداریکردنم. ئەوەش ئەوەیە کە من پاش چەند ڕۆژێکی دیکە دەگەڕێمەوە وڵاتەکەی خۆم کە ئەفریقای باشوورە. بۆیە ویستم هەست بە خۆشی و گرنگی ئەم جێگایە بکەم کە لێرە دەتوانم شێوازێکی ژیانی تەندروستم هەبێت. ڕۆژ
ڕۆژانە ڕاو بکەم. هەروەها دەتوانی پایسکی لێ بخڕی. هەموو ئەمانە زۆر بە سەلامەتی و ئاسانی دەتوانی ئەنجام دەیت. من زۆر لێرە ڕام کردووە، قەت تووشی ڕووداوێکی نەخوازراو نەبووم. تەنانەت کە بە هێدفۆنەکەم گوێ لە گۆرانیەکانم دەگرم، کەس گێچەڵی پێ نەکردووم کە بەداخەوە لەوانەیە لە هەندێک وڵاتی دیکام جۆرە گونجاو نەبێت. بۆیە حەز دەکەم بە هەموو کەسێک بڵێم هەر کاتێک شوێنی گونجاوت بۆ هەڵکەوت بۆ وەرزشکردن لە دەستی مەدە و مەیەڵە هیچ کەسێک ببێتە ڕێگر لە دانانی ژیانێکی تەندروست بۆ خۆت و خێزانەکەت. من ئەم ماوەیە هەمیشە گرنگیم بەم شتە داوە. بۆ منداڵان تا چەند ئەم شوێنە گونجاوە بینیم لێرە منداڵانیش کاتێکی خۆش دەبەنە سەر. بیرۆکەی هێنانی منداڵان بۆ ئەم شوێنانە لە چیوە سەرچاوی گرتووە؟ دەتانەوێ ئاشنا بن بە وەرزشکردن؟ بەڕای من منداڵان کاتێک دێنە دەرەوە زۆر دڵخۆشن و هەز دەکەن زۆر ئەکتیڤن کە ئەمەش بۆ دەرهێنانی وزەی لەشیان گرنگە. بە تایبەتی وەکو دەبینی ئەمڕۆ دوو خوشکەزام لەگەڵم هاتوون و پایسکی لێ دەخورن. بە تایبەتی کە ئەمڕۆ کەشوهەوا لەبارە و شوێنی ڕاکردنەکە زۆر قەڵباڵغ نییە، چونکە ڕۆژانی کۆتایی هەفتە ئێرە پڕ دەبێت لە خەڵک کە کەمتر بۆ منداڵان گونجاوە. بەڵێ من پێم وایە کە منداڵان دەبێت فێر بکرێن تا لە پاشە ڕۆژ بە تەواوی ببنە دۆستی وەرزش. هەروەک لێمان دیارە ئێرە پانتاییەکی گەورەی سەوزایی هەیە. منداڵان تۆپی پێ و بالەی تێدا ئەنجام دەدەن کە ئەمەش زیاتر دڵیان خۆش دەکات. باشە تۆ تێڕوانینت چییە بۆ خواردنی تەندروست؟ خواردنی تەندروست لای تۆ چی دەگەیەنێت؟ بەڵێ هەر لەو کاتەوەی کە من دەستم بە وەرزش کرد چەند مانگێک لەمەوبەر کە بەشداری ماراسۆنێکی دیکەشم کرد تەنانەت ئێستاش کە من ڕادەکەم بیر لەوە دەکەمەوە کە دەبێت هەمیشە خواردن و خەویشم ڕێک بخەم. شتێک لە ناخمەوە پێم دەڵێت نیتانیا تۆ دەبێت خواردنەکە تەندروست بێت، چونکە بۆ من وەرزشکردن لێرە زۆر ئاسانە، بەڵام هەڵبژاردننی خواردنێکی تەندروست هەرگیز ئاسان نییە. هەمیشە باسم دەکرد بۆ هاوڕێکانم کە خواردنی تەندروست باڵانسی وزە لە لەشترا دەگرێت. ئەگەر خواردن تەندروست نەبێت وەرزشەکەش زۆر سەرکەوتو نابێت و ناتوانانی بگەیتە ئەوەی کە دەتەوێت. ئێستا لێرە وەکو سەیران هاتووین، هەندێک ترێ و شلیک و ئاوم هێناوە لەگەڵ خۆم. کاتێک ئێوارانش دەڕۆینە دەرەوە بۆ ناخواردن داوای خواردنی سروشتی دەکەم. هەستیشم کردووە کە چەند خواردنم سروشتی بێت ئەوەندە زیاتر لەشم تەندروستترە، کە ئەم جۆرە هەستەم نییە کاتێک بەرگرێک یان خواردنێکی چەور دەخۆم. تاکە کێشە لە خواردنی سروشتی هەبێت لەم وڵاتە گرانی نرخەکەیتی کە ئەمە من زۆر بێهیوا دەکات. ناشزانم هۆکارێکی چیەکە و هاگرانە. خاڵێکی دیکە ئەوەیە کە خواردنی سروشتی و فرێش لە هەموو شوێنێک دەست ناکەوێت، بەڵام خواردنە خێرا و ناتەندروستەکان هەمیشە بەردەستن. من هیوا دەخوازم کە ئەو شوێنانەی خواردنی خێرا دەفرۆشن هەوڵ بدەن خواردنی تەندروستیشمان بۆ ئامادە بکەن تاوکو هەڵبژاردە تەندروستەکانمان زیاتر بن. بۆ نمونە با هەندێک میوە دابنێن بەڵام باگرانی نەکەن، یان هەوڵ بدەن ساردەمەنیەکان سروشتی و فرێش بن. زۆر جار کە دەچم ساردەمەنیەک بکڕم دەپرسم ئایا بە پاودەر و شەکر دروستان کردووە یان میوەی فرێشتان بەکارهێناوە، چونکە ئەگەر پاودەر و شەکر بێت ئەوە ئەو شتە نییە کە من دەمەوێ، بۆیە فرێشەکە هەڵدەبژێرم. ئای چی دەربارەی سۆدە و خواردنەوە گازیەکان؟ نەخێر، من حەزم لە سۆدە و ئەو جۆرە خواردنەوانە نییە. نازانم بۆ. من قەت هەز بە باشی ناکەم کە دایان خۆمەوە. وابزانم ئەمەیان تایبەتە بە منەوە، چونکە ئەگەر قاوەش زۆر بخۆمەوە هەستێکی باشم نابێت. لێرە خەڵک دەڵێن گرنگ نییە لەکوێ دەژیت، گرنگ ئەوەیە چۆن شێوازی ژیانەکەت هەڵدەبژێری. ئەو شێوازەی کە ڕۆژانە ڕاکردنت هەیە، بایسکل لێخوڕینت هەیە، خۆدانە بەرهەتاوت هەیە، ئەمانە هەمووی وا دەکات کە تەندروستێکی باشت هەبێت. ڕاستە لێرە زۆر کات و شوێن فراهەم کراوە بۆ ئەوەی کەسانێک بتوانن وەرزشی خوانی لێ ئەنجام بدەن، بەڵام وەکو وتمان لە هەر شوێنێک بژیت دەتوانی ژینگەیەکی وا بۆ خۆ دروست بکەی کە بتوانی وەرزشەکانی ڕۆژانەت تێدا جێبەجێ بکەی، یان بەلایانی کەمەوە بەردەوام بی لە هەڵبژاردننی خواردنێکی تەندروست.
دەمەوێت پرسیار بکەم دەربارەی ئەوە ئایا لێرە لە کۆمەڵگای ئەمریکی وەرزشکردن چۆن بۆتە بەشێک لە ژیانی هاوڵاتیان؟ I mean, it depends what's lifestyle. لێرە وەرزشکردن دەوەسێتە سەر چۆنیەتی و شێوازی ژیانی کەسەکان واتە چ جۆرە ژیانێک بۆ خۆت هەڵدەبژێریت. هەروەها دەوەسێتە سەر چ جۆرە وەرزشێک کە ئارەزووی دەکەی و ئەو وەرزشەشی کە لە قۆناغەکانی خوێندن خولای دەبیت. لێرە لە ئەمریکا وەرزشی تۆپی پێی ئەمریکی و بەرزکردنەوەی قورسایی و ڕاکردن زیاتر لە ناو خەڵکی بەربڵاو ئەنجام دەدرێت. بۆیە دەڵێم دەوەسێتە سەر شێوازی ژیانی خۆت. بەڵام هەندێک خەڵک هەموو جۆرە وەرزشەکان یان دوو لەو جۆرانە هەڵدەبژێرێت وەک وەرزشی تۆپی پێ و ڕاکردن. هەروەها خەڵک لێرە بە هۆکاری جیاواز وەرزش دەکەن، بۆ نمونە لەش جوانی یان خۆلاوازکردن و ڕێکردنی لەش یاخود هەر وەرزشێک کە ئەو کەسە بۆ خۆی ئارەزوو بکات. You know, for looks, or it could be they're trying to get in shape, or it could be for, like I said, sports. You know, it just depends on the motivation and what the point of their fitness is. ئایا لە ئەمریکا کەس هەیە وەرزش نەکات بە هیچ جۆرێک؟ Oh yeah. Yeah, I mean, you know, America is what, like got the بەڵێ لە ئەمریکا زۆرترین ڕێژەی قەڵەوی هەیە بە بەراورد بە وڵاتانی تری جیهان. بۆ نمونە زۆر کەس هەن خولیای ڤیدیۆگەیمەکان بوون بۆ ماوەی چەند مانجێک یان ساڵێک نانە دەرەوە و هەر خەریکی یاریکردن و هەروە دانیشتون. وەگوتم دەوەسێتە سەر شێوازی ژیان لە ئەمریکا. زۆر جۆر شێوازی ژیان هەیە. خەڵک هەیە زۆر تەندروست دەژیت و هەیە هیچ ناکات بۆ تەندروستی خۆی. بەڵێ ئیتر بەم شێوەیە وەک باسم کرد. لێرە تەنها گەنجەکان نین کە هەوڵ بۆ لە شولارێکی ڕێک و تەندروستێکی باش دەکەڕێن. باڵکو کەسانێک کە بە تەمەن و خانەنشین کراون لە کارەکانیان دێنە ئێرە و وەرزش دەکەن. خەڵک لێرە چۆن وەرزش دەکەن؟ وەک پایسکل سواری یان ڕاکردن. ئایا تۆ بە شێوەیەکی ڕێک ئەو وەرزشانە ئەنجام دەدەی؟ من هەموو ڕۆژ وەرزشی بایسکل سواری دەکەم، بەڵام بەر لەوەی خانەشین بم هەفتانە تەنیا بۆ 2-3 جار ئەم وەرزشەم دەکرد، بەڵام ئێستا 2 مانگە هەموو ڕۆژە دەیکەم. تا چ ڕادەیەک ئەم کارە بایسکل لێخوڕین لەناو ئەو کەسانەی کە خانەنشین کراون بووە بە نەریتێک و پێوەی پابند بن؟ من زۆر کەس دەناسم ئارەزوی ئەوە دەکەن خانەنشین بن تاوەکو کاتی وەرزشیان هەبێ، بەڵام هەندێکیشان تەنیا لەسەر کورسیەک دانیشتون و سەیری تەلەڤیزیۆن دەکەن. دەتوانم بڵێم نیوەی ئەو کەسانەی هاوڵاتی ئەمریکان ڕۆژانە ئەم جۆرە وەرزشانە دەکەن، بەڵام هەمویان نا. لایفستایل یان شێوازی ژیان بریتیە لە شێواز و ڕێگەیەکی ژیانی تایبەت بە کەسێک یان کۆمەڵە کەسێک کە لە بارێکی دیاریکراودا هەڵسوکەوت دەکەن و دید و تێڕوانینی تایبەت بەخۆی یان بە خۆیان هەیە بۆ کاری ئاسایی ڕۆژانە و لایەنی بیرکردنەوە و دەرونی کەسەکان، هەروەها لایەنی کۆمەڵایەتی و دارایی و ژینگەی ژیانی ڕۆژانەیان. شێوازی ژیانی تەندروست بریتیە لەو شێوازە ژیانەی کە مەترسی توشبوون بە نەخۆشیە توندەکان و مردنی زوو یان پێشوەختە کەم دەکاتەوە، واتە ئەو ڕێگایەی کە یارمەتی دەدات بە جۆرێک بژیت کە زۆرترین چێژ لە بوارەکانی ژیان وەرگریت و هەروەها بتانی ڕۆڵێکی باش و پۆزیتیڤت هەبێت بۆ گۆڕینی ژیانی خۆت و کەسانی دەوروبەرت بە جۆرێک مۆدلێکی باش و پارێزراو بژیت. هەڵسەنگاندنی شێوازی ژیانی کەسەکان و کۆمەلگا کاری ڕێکخرا و دەستەی حکومی و ناحکومیەکانە، ئەویش بە پەیوانی ئامراز و سوودی شێوازی ژیان و چاودێریکردنی نەخۆشیەکان و هەندێک پێوەر کە گرنگن بۆ هەڵسەنگاندن وەک چاودێری کێشی لەش، شەکرەی خوێن، پەستانی خوێن و هەروەها چەوری خوێن. کۆڵەگە و پێکاتەکانی ژیانی تەندروست بریتین لە خواردنی ڕێک و تەندروست، وەرزشی ڕۆژانە، خەو نووسنی ڕێک، گرنگیدان بە پاک و خاوێنی، دووربوون لە خۆی خراپ و ئاڵوودەبوون، پەروەردەی تەندروستی،
ژینگەی پارێزرا و تەندروست، چارەسەر و چاودێری کێشی لەش، چارەسەر و چاودێری لایەنی دەرونی بە تایبەتی دڵەڕاوکێ. یەک لەو شتانی کەوای کردووە هەڵبژاردەی خواردنەکان لەم جۆرە بازارانە هەمە چەش نەبێت داواکاری هاوڵاتیان بووە کەسانێک هاتوون لێرە بە دوای خۆراکێکە گەڕاون کە ئۆرگانیک و فرێش بێت بۆ ئەوەی ئەو خواردنی کە دەدەنە خۆیان و خێزانەکانیان تەندروست بێت بەرهەمی هەبێ پارەکەیان بە فیڕۆن ڕۆ بە هەمان شێوەش دەبینی شتی قوتوبەند و چەور و ناتەندروستیش هەیە کەواتە بازاڕەکە داواکاری هاوڵاتیان وای کردووە کە لێرە خواردنەکان هەمە چەش نەبێ ئۆرگانیکی تێدا بێ هەرچەندە لەوانێ نرخەکانیان گرانتر بێ بەڵام ئەوان دەیانەوێت هەڵبژاردەکەیان دروست و تەندروست بێ بە هەمان شێوە لە وڵاتی خۆشمان ئەو جۆرە بەرهەمە ڕۆکیانەی کە بەبێ بەکارهێنانی هیچ جۆرە موادێکی کیمیایی بەرهەم دێنرێ 100% ئۆرگانیکن و دەتوانین لە وڵاتی خۆشمان بەدەستی بێت. جگە لە وەرزش هەڵبژاردننی جۆری خۆراک کۆڵەکەیەکی گرنگی دیکەی شێوازی ژیانی تەندروستە. لێرە خواردنە خێرا و ڕۆژ ئاواییەکانی وەک بەرگر و هاتداگ زۆر بەربڵاون. لەوانەشە هەر ئەمە بێ وای کردبێ کە ڕێژەی قەڵەوی لە ئەمریکا بەرز بێت. مارکێتەکانیش پڕن لە جۆرەها خۆراکی تەندروست و زیان بەخشیش. بۆیە هەڵبژاردنەکە دەکەوێتە دەست کەسەکە خۆی. چامان بە خاتونێک دەکەوێت کە سەرقاڵی کڕینی خواردنە بۆ خێزانەکەی. من پێم وایە زۆر سەرچاوە هەن بۆ دەستکەوتنی زانیاری لەسەر جۆری خۆراک و بەتایبەت خۆراکی ئۆرگانی بۆ نمونە دەتوانی لە ڕێگەی ئەندامانی خێزانیان چاودێری تەندروستی یاخود پزیشکی خێزانی خۆت زانیاری پێویست دەربارەی خۆراک و شێوازی ژیانێکی تەندروست بەدەستبێنی. هەروەها دایک دەتوانێت یارمەتی منداڵەکانی بدات بۆ هەڵبژاردنی خۆراکی گونجاو باش. من خۆم سەیری ڕێنمایی ئەو کەسانە دەکەم کە وەک گروپی ژینگەی کار دەکەن و لیستێکی خواردنە ئۆرگانیەکانیاندانا وەک ترێ ئۆرگانی، سێوی ئۆرگانی و کۆمەڵک خۆراکی تر. کەوا هەڵبژارنێکی زیاترت پێدەدەن لە کاتی بازارکردن و شت کڕیندا چونکە بەتایبەت دایک شتەکان دەکڕێت یاخود باوک دەتوانێت بازارکردن بکات و منداڵەکان لەگەڵ خۆی بێنێت و هەرێکێک لەوان بتوانێت بەشدار بێت لە هەڵبژاردنی جۆر و بابەتەکان. کڕینی خواردنە ئۆرگانیەکان ڕەنگە تۆزە گرانتر بێت. من وەک دایکێک کە ئەرکی بازارکردنم لە ئەستۆیە زۆر جار ئەو بابەتە ئۆرگانیانە هەڵدەبژێرم و دایانکردن و بەکاری دێنین بۆ ماوەی 1-2 هەفتە جۆرێکیان زیاتر دەکڕم بەڵام بە شێوەیەک دوای ماوەیەک جۆرەکان دەگۆڕم لە ناوان سەوز و میوەکان بۆ ئەوی هەموو ئەندامانی خێزان ئارەزووی چ جۆرێک بکەن بتوانن بەکاری بێنن. ئەم جۆرە شوێن و مارکێتانە زۆر بابەتی ئۆرگانی هەیە زوو خواردنی نوێی ئۆرگانی دێن وا لە کڕیارەکان دەکەن بێنەوە ئێرە بۆ بازارکردن. بۆیە مارکێتەکان دەتوانن بەشدار بن و یارمەتیدەری کڕیارەکان بن لە هەڵبژاردنی خواردنە تەندروستەکان ئەگەر بتوانن بە شێوەیەکی جوان خۆراکەکانیان بخەنە ڕوو هەڵبژاردنی زۆر و چاک بخەنە بەردەست کڕیارەکان. Maybe bringing in products that they think might not sell, but in the end they may, if they give consumers an opportunity to make those kinds of choices. بڵاوکردنەوەی زانیاری تەندروستی زۆر پێویستە بە شێوەیەک بێت کە بگاتە سەرجەم هاوڵاتیان. بۆیە ئەو کەسانی کە لە بواری سیستمی تەندروستیدا کار دەکەن هەمیشە دەیانەوێت شێوازێک دابڕێژن کە هاوڵاتیانی ئەمریکا بتوانن زۆر لی سوودمەند بن. لە هەمان کاتدا بڕی تێچوو و فشار لەسەر حکوومەت کەم بکەنەوە. مارک لە ڕێکخراوێکی گەشەبێدانی تەندروستی لە واشنگتن کار دەکات. باس لە یەکێک لەو ڕێگایانە دەکات کە بۆ بەرەو پێشبردننی تەندروستی لە ئەمریکا بەنیازن پەیڕەوی بکەن. ئەمە ئەوە دەگەێنێت کە تەندروستی هاوڵاتیان لەلایەن حکوومەتەوە وەک سەرمایەیەک تەمەشا دەکرێت. چەند کەمتر هاوڵاتیان نەخۆش بکەون ئەوەندە تێچووی چارەسەرکەم دەبێتەوە و بواری زیاتر بۆ بەرەو پێشبردننی سێکتەری تەندروستی دەڕەخسێت. بەڵێ من پێم وایە کە ئێمە وەکو کەسانی شارەزار لە بواری تەندروستی بابەتی شێوازی ژیانی تەندروست وەک یەک پاکێز دەبین لە نێوان نەخۆشخانە و ماڵەکانمان و کۆمپانیاکانی بیمە
کەسێک کە ڕۆژانە وەرزش بکە و خواردن و خەوی تەندروست بێت کەمتر نەخۆش دەکەوێت وە کەمتر فشار دەخاتە سەر سیستەمی تەندروستی. بۆیە بەڕای من باشتر وایە هەمومان بەم شێوەیە کار بکەین کە مۆدێڵێکی وا دروست بکەین وا لە خەڵک بکە ژیانیان بۆ تەندروستتر بگۆڕن. بتوانین لەگەڵ دەرونی کەسەکان قسە بکەین و پێیان بڵێن ئازاری وەرزشکردن زۆر کەمتر لە ئازاری نەخۆشی. پێم خۆشە ئەمە بکەین لە ڕۆژانی داهاتوودا. بەڕای تۆ هاوڵاتیانی ئەمریکی زۆربیان ئەمەیان پێ باش دەبێت ئەم جۆرە شێوازی ژیانە؟ پێم وایە کە خەڵک دڵیان خۆش دەبێ کاتێک دەزانن کە تەندروستن. بۆیە هەروەک وتم ئێمە دەبێ ئەوها بە خەڵک بڵین کە ئەو ماندووبوونەی بە وەرزش و خواردنی تەندروست دەیتێژن تامی زۆر خۆشترە لە تامی حەبێک کە لە کاتی نەخۆشیدا بە ناچاری وەری بگرن. لە هەر شوێنێکی ئەم دنیاە بێت گرنگترین شت شێوازی ژیانە. واتە گرنگجی بدەین بە کاتەکانی نووسن، کاتەکانی وەرزشکردن، گرنگجیدان بە خواردنی فرێش و ئۆرگانیک. ئەمانە هەمووی زامنی ئەوەن کە جەستەمان بە تەندروست بمێنێتەوە. چونکەمانەوەی لەش و لارمان بە تەندروستی گەورەترین سەرمایە لە ژیاندا. هەر شاد.